ڕۆژە یاسای نەوت و گاز کێشە نوێیەکەی نێوان هەرێم و بەغداد ئایا لەو ماوەیەدا دەچێتە بواری جێبجێکردنەوە کە بۆی دیاری کراوە؟ یەکەم پرۆژە یاسای نەوت و گازی پەرلەمانی عێراق بەر لە 16 ساڵ نووسرا و تا ئێستاش نەگەیشتوونەتە قۆناغی دەنگدان لەسەری لە پەرلەمانی عێراق کە پەسەندکردنی یاسای نەوت و گاز کاریگەری گەورەی دەبێت لەسەر چارەسەرکردنی کێشەی نێوان هەولێر و بەغداد. کارنامەی حکوومەتی ئێستا عێراق 6 مانگی دیاری کردووە بۆ ڕێکەوتن لەسەر پرۆژە یاساکە کە نیوەی کاتەکە تێپەڕی و بەبێ ئەوەی ڕێکەوتنی کۆتایی لەو بارەوە بکرێت. مشتومڕی سەرەکی تایبەت بە پرۆژە یاساکە ئێستا لەبارەی کۆمپانیایەوە کە سەرپەرشتی پرۆسەی هێناردنی نەوتی هەرێمی کوردستان دەکات دوو بۆ چوونی جیاواز لەو بارەیەوە هەیە. یەکێک لە پێشنیازەکانەوەی کە کۆمپانیایەکی هاوبەشی نەوتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق دابمەزرێت کە لە هەرێمی کوردستان بێت و لەژێر چاودێری حکوومەتی فیدراڵی عێراق و سیاسەتی فرۆشتنی نەوت دیاری بکات. بەڵام ئەو پێشنیازە ئێستا لە بەردەستی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانە ئەوەیە کە کۆمپانیای نەوتی باکوور بۆ مەبەستا فراوان بکرێت. لە ساڵی 2007 تاوەکو وەدە 6 مانگێکی سوودانی یەکەم کۆپی ڕەشنووسی پرۆژە یاسای نەوت و گازی عێراق لە ساڵی 2007 لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراق ئامادەکرا کە لە 43 مادە پێک هاتووە، بەڵام بەهۆی ناکۆکی نێوان بەغداد و هەولێر لە پەرلەمان پەسەند نەکرا. لەسەر بنچینەی پرۆژە یاسایەت دەبوو ئەنجومەنی فیدراڵی نەوت و گاز پێک بهێنرێت. کارکی دیاریکردنی سیاسەتی نەوت دەبێت لە عێراق کە هەرێمی کوردستان نوێنەرێکی بەپلەی وەزیری تێدا دەبێت. بەڵام دواتر لە ساڵی 2011 پرۆژە یاسایەکی دیکەی لەو بوارە لە پەرلەمانی عێراق گەڵاڵە کرا کە لە 49 مادە پێک هاتبوو بێوەی ئەو پرۆژە یاسایەش تاوتوێ بکرێت لە پەرلەمان هەر لە سەرەتای نووسینی پرۆژە یاساکە کۆتایی پێهات. ئایا پرۆژە یاسای نەوت و گاز دەگەڕێتەوە سەر خاڵی سەرەتا بە لە بەرچاوگرتنی و ناڕەزایەتیە سیاسیانەی ڕوبەڕووی یاساکە دەبێتەوە بە بیانووی بێبەشکردنی پارێزگاکان لەسەر حسابی بەرژەوەندی هەرێمی کوردستان هاوکات سەرۆکی حکوومەت لیژنێکی هونەری و سیاسی پێکهێناوە بۆ ئامادەکردنی ڕەشنووسی کۆتایی یاساکە. چاودێرانیش پێشبینی دەکەنم ناکۆکیانە ببێتە هۆی دواخستنی کارەکانی یاساکە. لای خۆی وەفا محەممەد کەریم سەرکردەی ناوپارتی دموکراتی کوردستان دەڵێت یاسای نەوت و گاز پێویستی بە ماوەیەکی دوور و درێژە بەهۆی بوونی ناکۆکی سیاسی و هونەری و یاسایی لەسەر زۆرێک لە بڕگەکانی لە چوارچێوەی ڕەشنووسی یاساکە کە هێشتا لەژێر گفتوگۆ و دیراسەکردندایە لە ئەنجومەنی وەزیران. پێشتر ڕۆژی چوارشەممە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بە ئامادەبوونی بەشێک لە هێز و کوتلە سیاسیەکان و وەزیرەکانی دەرەوە و نەوت و پیشەسازی عێراق و ڕاوێژکاری وەزیری سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکی لەبارەی گفتوگۆکردن لەسەر ڕەشنووسی یاسای نەوت و گاز ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا بڕیاریدا لیژنێکی وەزاری پێک بهێنرێت بۆ سەرپەرشتیکردنی گفتوگۆکانی نێوان وەزارەتی نەوتی فیدراڵی و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم. ماوەی چەند ساڵێکە خاڵە ناکۆکەکانی نێوان بەغداد و هەولێر لەم بارەوە یەکلا نەکراونەتەوە، بەڵام بەم دواییانە سوودانی ئاشکرای کرد لەگەڵ هەولێر گەیشتونەتە ڕێکەوتن لە بەرامبەر چەند مەرجێک کە دیارترینیان جێبەجێکردنی مادەی سەڵچلە کە تایبەتە بە ناوچە جێناکۆکەکان. جێ ئاماژەیە مانگی نیسانی ڕابردوو سوودانی و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕێکەوتنێکیان واژۆ کرد لەبارەی هەناردەکردنی نەوت. لەو کاتەدا سوودانی باسی لە هەوڵەکانی کرد بۆ دانانی یاسای نەوت و گاز کە چارەسەری هەموو کێشانە دەکات کە هەر لە سەرەتای دانانی دەستوری عێراق لەبارەی ئەم دۆسیەوە هاتوونەتە ئاراوە. لە لایەکی دیکەوە ئەندامانی چوارچێوەی مانگی دەڵێن چوارچێوەی مانگی هێزە شیعەکان دژی دانانی یاسای نەوت و گاز نییە، بەڵکو پشتیوانی هەر یاسایەکە کە بە ئاماجی چارەسەرکردنی ناکۆکیەکانی پەیوەست بە بواری دارایی و نەوت لە نێوان بەغداد و هەولێر دابنرێت بەو مەرجەی یاساکان مافی هەموو پێکهاتەکانی عێراقی لە خۆ بگرێت. مانگی یادداری ڕابردوو و ژووری بازرگانی نێودەوڵەتی بڕیاریدا لەسەر سکاڵایەکە عێراق لەسەر تورکیا تۆماری کردبوو لەبارەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی بەندەری جیهانەوە. ئەو بوو دوا بە دوای بڕیارەکە هەناردی نەوتی کوردستان ڕاگیرا. لە ناوەڕاستی مانگی شوباتی 2022 دادگای باڵای فیدراڵی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی بەنادەستوری لە قەڵەمدا و ڕایگەیاند دەبێت هەناردەی نەوت لە ڕێگەی بەغدادەوە بکرێت. دۆسەی هەناردی نەوتی هەرێم یەکێکە لە دۆسیە مشتومڕە یەکلانەگراوەکانی نێوان بەغدا و هەولێر. سەرباریەوەی ساڵانێکی دوور و درێژە بەغدا و هەولێر لەم بارەوە خەریکی دانوستانن، بەڵام هێشتا ناکۆکیەکان لە نێوانیاندا کۆتایی نەهاتووە، بە تایبەتی لەبارەی پشکێرێم لە بودجەی فیدراڵی بەرامبەر بەو داهاتی نەوت کە هەرێم ڕادستی بەغدای دەکات. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ناکۆکی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراقدا کێشەی سەرەکی لەبارەی و بابەتە بووە کە کێ هەژمۆنی بەسەر هەناردی نەوتی هەرێمی کوردستان دەبێت. بەغداد جەختی لەوە دەکردەوە کە پێویستە و پرۆژەی هەناردەکردنا لە ڕێگەی کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق واتە سۆمۆوە بێت. لە کاتێکدا هەرێمی کوردستان بە پشتبەستن بە یاسای نەوت و گازی خۆی ئەو هەنگاوەی ڕەت دەکردەوە.